جانی هەینی لە چایخانەی شەعبەوە تا دەگاتە خير رجلا من هزاران وليلة أنفال جنرال ئاما دەوانی بەرز ئێمە لە کاتێکا وەک هاوڕێیان و دۆستانی خوا لەخۆشبوو قادری حاجی عەلی یادی مەرگی ناوادەی ئەم سەرکردەیە دەکەینەوە هاوکات بەهۆی خراپی و شکستی ئەخڵیەت و دنیابینی و شێوازی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە کە ئەم جۆرە ئەخڵیەت و ئیدارەدانە بۆتە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی قەیرانەکانمان لە ساڵانی ڕابردوو و ئێستاشماندا و هاونیشتمانیان و نیشتمانەکەمانی خستووەتە بەردەم دۆخێکی ئاڵۆز و نادیار لە هەمان کاتا بۆتە هۆی هێنانەدی سێکوشکەی گەندەڵی و نادادی و نایاسایی و هاوڵاتیانی دووچاری چەندین نەهامەتی و کێشەی هەمەجۆر کردوێتەوە. چلێکی زستانەوە چلێکی تریت پاییزێکی سەخت و دەیژوورەوە پاییزێکی تریت ئەم چلەی تۆ هەڵڕێ جانیەم جارە کە ڕۆژ ئەوە چیتر نایەتەوە لەگەڵ یادوێردەوەی سەرسوڕمانە وەک ناوت ئەوێ بەرگەدی ئەو ڕاستەیە کە دوای ماڵاوایی کاک قادر هەرێکەمان وەک ئاوێنەیە لە پارچەیەکیدا خۆی لەگەڵ ئەودا دەبینێت و یادەوەریەکان بەسەر دەکات.